اف خلقا بسپانسریا علیم شوب اویت اللي اخو الكابوي خدا سدو هشتي درجي برواجي ملكن ساعات فتلينه وبيجو والله عافية حيفا خبرن وبشيف نوريش تواليته حيفا خو شبرن زاروگا کی 4 سالي كشتينه كاتو ناولي آریشن جواکی گەلێک جارە ئاریشەن جواکی دنێ جوواکە مەدەچێت بن لەسەر شتێکی پوچ و دیگەهێوێ ڕادەی کۆکوشتین چێ ببێ دنابەرە دوو مالباتادا و هەنێکیت هێری بێری وەش مالباتێکی ئێنە کوشتن بکەتەبەرێ خۆدای ئاریشەن جواکی یان کوشتن دنابەرە دوو مالباتادا نەوەکەوی سەردەمێ مەین و هەبووە ژبەر بەری ئەو خۆرتێژی تەنگی 18 سالیە کێمتر بە نەت بۆ جێ حیفێ و نەت هاتە کوشتن ڕەوشێن جودا جودا هەبوون وەک میناک هەکایەکی بێدون دابا ئەت هاتە جوداکردن و ژینژی ئێک شوان جوداهیا بووە لەوی سەردەمی مخابن و بلێبۆرین بە هەتا بزارۆکەن لە تەنگی 15 سالیە دبنە جێ حیفێ و دبنە قوربانیەن وێ ئاریشا مەزن یاسەر شتێکی کچک چێ بووی و لێ درێژی جهێ پرسیارەیە گونەهی ویزارۆکی چییە چمە وەختێک هاتە کوشتن هەکە کیژێ عیل بێ و سەر چ تشتی بێ دوو مالبات هەتا 1000 مرۆڤی تێدەهەین هەموو ژی بووی ئاگری تێنە شەوەتاندن و دبنە قوربانی هەکە دوو مالباتە هەنێک ژێ کوشتن چێت هەموو سەر شەڕ کوشتنی نوویسیەوەل شەر دووری مەوە بێ خودێ بکە هەکە دوو مالباتە هەنێک ژێ کوشتن هەنێک هەنە فەسادی و خراپیە دنا بەراوان بچێتکەن هەنێکێ بێژین بلابژا پەیوێت خەڵکێ نەکەن ئەزێ بێشمەتە هەکە ئەو مەژێ تەمام دسەری واندە هەبە ئەو کوشتن چێنێت بوو و نهۆژی ئەملسەر نەتبەیبین لێبەری وەختێ ئاریشەکە و ساچێت بوو هەنێک خێرخواست هەبوون دگوتن ئەمێ پیرانیەکە دنا بەراوانکەن لێ نوها یان نێزیکە نووی بن یانژی گرارێکێژە بکە لە پیرانیەژی ناگەر و تشتێ هەری زەحمەتتر وەختێ زارۆکێکی 14 سالی دبە قوربانیەوەی ئاریشێ یەکی تشتێکیش دنیای فێم ناکەوێت لیا خەڵکەپوی خۆدە 180 دەرەجی بەروواژی ملکن ساعاتێ فتلینێ و بێژە وەڵە عافیە حیفا خۆ برن و پشێف نەوەریشە تەوالێتێ حیفا خۆ چ برن زارۆکێکی 4 سالی کوشتینە کاتو ناوەلی لە تالیێژی مدوێ بێژم ئیرۆ خەڵک هەموو مەتگوژی ئەسێویت کەم ئەم ژێک و دۆناکوژن خودێ دلۆڤانیا خوا لە هەموو جانگۆریان مە بکە ئۆڕ و ڕەشی ژە دشمنڕا سلااو Thank you.